چەند کەلوپەلێکی جەنگی چەکدارانی داعش دەکەونە دەست هێزەکانی پێشمەرگە کە ویستویانی هێرشی پێ بکەنە سەر پێشمەرگە و شاری کەرکووک و ئەو شارەی پێداگیر بکەن. ئۆتۆمبیلە داعش لۆریەکە بەکاری هێناوە بۆ ئەوەی هاتووە تەغلیفی کردووە بە کاملی بە پلێتی کردووە لە دوو لاوە پلێتی کردووە ئەگەر تێبینی بکەن ئەمە پلێتێکە ناوەڕاستی پڕە لە چیمەنتۆ و خۆڵ ئەوەش پلێتێکی ترە لەوەوە نێوانی ئەم دوو پلێتە حدودی 40 سانتینە ئەم 40 سانتینە پڕە لە چیمەنتۆ و خۆڵ بۆ ئەوەی ئەو کەسەی کە لە ناوەوە شەڕەکە گولە نەیبڕێ. ئەم ئۆتۆمبیلە لە بەکار هاتووە لەلایەن داعشەوە دروستکراوە لەلایەن سەنعەتکاری محەلیانەوە با بڵین وەکو ئاسنگەر و شتیوا دروستی کردو بە پلێتی زۆر ئەسوور پلێستەکە پێم وایە 16 ملمە هیچ گولەیەک نایبڕێ دوڕە کاتێک کە ئەمەیان بەکارهێناوە لە ناو ئەم ئۆتۆمبیلە بیکەیسی و دۆشکایان داناوە 4 دۆشکایان داناوە. ئەگەرچی ئەمە بە تەنها لۆریەکی ئاساییە بەڵام چەکدارانی داعش تەکنیکێکی بەرزیان تێدا بەکارهێناوە. ئەمەش ئامانجێکی ترە ئامانجی ئەم شەبەکە ئەوەیە کە کاتێک پێشمەرگە ئاربیجی پێوە دەنێ ئاربیجەکە لەم شەبەکەدا بتەقێتەوە تاسیر لە پلێتەکە نەکا ژمارەیە گولە ئاربیجیمان لێداوە نەیبڕیوە تاسیری نەکردەوە ئۆتۆمبیلەکە هاتووە بۆمان تا دوجار لەو دیوە دیارە ئەسەری پێوە دیارە تیارە لێداوە و ئەم شۆفڵە لەو شۆفڵانەیە کە لە ڕێی مەکتەب خالید بەدەستی پێشمەرگە سووتێندا نەمان هێش بگاتە ڕێگاکە ڕێیەکە بکاتەوە بیبڕێ ئەویش هەر بە تەڵخیم دوژاوە هەر لە بابەتی ئەمەشیان هەر لە شۆفڵی پاشماوەی ئەوانە لە بابەتی ئەمە شۆفڵی چکە لە دیوی دەرەوەیە لەو لایەشتا نەمانگەیاندۆتەیەرە ئەوە ئەو دوڕعبووە کە ئەمی چێرکۆی شەید کردووە ئەم هەیکەلە گەورەیە لە توانای هیچ چەکێکی پێشمەرگیان نەبوو بیبڕێ چکە چەکی پێشمەرگامی پێ نابردرێ بەڕاستی لەبەرەوەی زۆر پلێتەکەی ئەستورە و زۆر زەخمە بۆ خۆتان ئەوە دەیبینن بۆیە ئێمە ناچار بووین پەنامان برد لەگەڵ تیارەکان تەنسیقمان کرد تاوەکو تیارەکان یارمەتی دەرمان بوون بۆ تێکشکاندنی ئەم دوو ئۆتۆمبیلە زۆر گەورە. لە دوای دروستبوونی ڕێکخراوی چەکدارانی داعش هەندێک جار کەلوپەل و تەکنیکی شەڕ و شێوازی مامەڵەکردن لەگەڵ دیل و کوشتنیان بۆتە جێگەی باس بەوەی کە بەهۆی بوونی کەسانی شارەزاوە ئەم گروپە ئاستێکی تەکنیکی بەرزی و لە شەڕدا بەکارهێناوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا.